عوسمان بایدەمیر ئەو دەنگەی تا سەرکوت بکرێ زوڵاڵتر دەبێ. من کوردم، کوردستانیم، ڕاستە ئێوە تەلەڤیزیۆن و چەک و پارەتان هەیە دەتوانن ئاسان بمکوژن، بەڵام هیچ کات ناتوانن ئەو ڕاستیە لەناوبەرن کە من کوردم و ڕۆڵەی کوردستانم. ئەمە دەقی قسەی بایدەمیرە کە لەناو قوڵایی دەسەڵاتی نەژاد پەرستی دەوڵەتی تورک ڕوبەڕووی دەسەڵاتدارانی تورکی کردەوە. تورکەکان گیریان خواردووە بەدەستیەوە، نەدەتوانن ئاسان تیرۆری بکەن و نەدەشتوانن دەنگی کب بکەن. ئەو هەرکە هاتە ناو دنیای سیاسی ڕاست دەستی برد بۆ ئەو کەیسەی کەس جەسارەتی ناوهێنانیشی نەبوو، ئەویش کەیسی گیرانی ڕێبەری پارتی کرێکارانی کوردستان عەبدوڵڵا ئۆجەلان بوو. بە دەنگێکی دلێر ئەو نادادیەی ڕەت کردەوە کە لەگەڵی ئەنجام دەدرێ و هەوڵەکان بۆ ئازادکردن و سوکردنی حکومەکەی خستەگەڕ. هێندە سەرسەختانە داوای مافی کوردی دەکرد لە بەشێکی زۆری کوردستانی باکوور و لە وڵاتەکەدا پێی دەوترا ئۆجەلانی دووەم. عوسمان بایدەمیر لە یەکی مانگی یەکی ساڵی 1970 لە ئامەدی باکووری نیشتیمان لەدایک بووە. قۆناغی سەرەتایی و ناوەندی لەوێ تەواو دەکا و پاشان بۆ خوێندنی باڵا ڕوو دەکاتە زانکۆ و کۆلێژی یاسا دەخوێنێت و دەبێتە چالاکێکی گەورەی مافەکانی مرۆڤ. ساڵی 1999 دوای دەستگیرکردنی سەرکردەی کورد عەبدوڵڵا ئۆجەلان خۆی خاوەنداریەتی لە کەیسەکەی دەکات. ئەمە لە کاتێکدا دەستبردن بۆ ئەو کەیسە بەڤەیەکی سیاسی گەورە بوو لە ناو دەوڵەتی نەژاد پەرستی تورک. ساڵی 2001 ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی خاوەنداریەتی لە بایدەمیر کرد و لەسەری هاتە دەنگ. ساڵی 2004 لە هەڵبژاردننی شارەوانیەکانی تورکیا بایدەمیر لە پارێزگای ئامەدی کوردان توانی لە 168 دەنگەکان بەدەست بهێنێ و بوو بە سەرۆکی شارەوانی ئامەد. دواتر لەگەڵ 55 سەرۆک شارەوانی تری کورد لادران. ساڵی 2016 بوو بە ئەنجامی پەرلەمان، دواتر هەڵبژێردرایەوە بۆ ئەنجام پەرلەمان لەسەر لیستی پارتی ئاشتی و دیموکراتی گەلان هەدەپە. ساڵی 2017 بۆ 2018 بایدەمیر بەردەوام لەسەر هێڵوێستەکانی ڕوبەڕووی دادگا کرایەوە. لەو ماوەدا 4 جار دەستگیر کرا و پاشان حکمی 6 ساڵ زیندانی بۆ بڕایەوە. ساڵی 2018 بایدەمیر ئەندامەتی پەرلەمانی لێسەندرایەوە. عوسمان بایدەمیر بەردەوام هاواری یەکریزی و یەکگرتووی کورد دەکا و بانگی هەموو هێزەکان دەکات لە تەواوی پارچەکانی کوردستان کە دەوڵەتانی نەیار و داگیرکەر شاد نەکەن بە ناکۆکی. بۆیە بایدەمیر بە دەنگێکی دلێر دەیوت دۆژمنایەتیکردنی یەکتر کەیفخۆشی ئەنقەرەیە، هیشام و تەهران و بەغدایە. هەر لەو پێناوەدا بووتی دوژمنی باب و کالا نابن دۆستی لاوە. مخابنا حەزار مخابن دژمنên bav û kala nabin dostê lawa. Dijminên bav û kala nabin dostê lawa. بایدەمیر لە کۆتاییەکانی ئەندام پەرلەمانیەتی بەر لە دەرکردنی لە تورکیا لە دانیشتنێکدا بەرامبەر سەرۆکایەتی پەرلەمان و ئەندامەکان وتی من کوردم و وەک ڕۆڵەیەکی کوردستانی هاتووم. سەرۆکی ئەو جەلەسەیی پەرلەمان بۆ ئیفتیزازکردنی بایدەمیر ڕوو دەکاتە بایدەمیر و دەڵێت بەڕێز بایدەمیر کوردستان لەکوێیە؟ بایدەمیر دوایەوەی داوای کرد بێتە سەر سەحنەی پەرلەمان بۆ وەڵامی ئەو پرسیارە نەژاد پەرستانەیە، بەڵام ڕێگە نادرێت. هەر بۆیە بایدەمیر دەست دەخاتە سەر دڵی و دەڵێت کوردستان لێرەیە. بە واتایی کوردستان باوەڕێکی نەگۆڕە و لە دڵماندا دەگڕێت. Sayın Baydemir, Kürdistan neresi? Sayın Baydemir, bir soru soruyorum size. Lütfen cevaplar mısınız? Neresi Kürdistan? Sayın Baydemir'le konuşuyorum. Lütfen. Ben de başkan vekiliyim Sayın Başkan. Efendim? Yerinize lütfen. Aha şurası Sayın Başkan. Aha şurası. Aha şurası. Kürdistan şurası. گەرچی لەم چەند ساڵی ڕابردوو بایدەمیر لە شەقامی کوردی و بەشێک لە ئامەد قسەی لەبارەوە دەکرێت کە تێوەگلا بێ لە هەندێک گەندەڵی ئەو کاتەی سەرۆکی شارەوانی ئامەد بووە. ئەو کات زۆر ڕەخنەی ئەوەی لێ دەگیرێت کە سەردانی دەسەڵاتدارەکانی باشووری کوردستان دەکا و گومانی ئەوەی خراوەتە سەر دەشێ هەوڵێکی تورکی هەبێت بە هاوکاری هێزێکی باشووری کوردستان بایدەمیر لە شەقام وەرگرنەوە و بیخەنە خزمەتی ئەجەندای تورک و هەدەپەی پێلەت بکەن. بەڵام ئەمە تا ئێستا وەک قسە ماوەتەوە. سەرباری ئەوەی نیگەرانی لە بایدەمیر هەیە لە هەندێک هەڵوێستی سەربەخۆ کە ناگەڕێتەوە بۆ مەرجەعیەتی بڕیاری سیاسی لە باکووری نیشتیمان. بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا بایدەمیر هەموو گومانێکی لەسەر خۆی لاداوە کاتێک
بەدەنگێکی دلێر لە کاتی سەختدا هەڵوێستی هەیە. لەسەر وەختی هێرشە داگیرکاریەکەی تورکیا بۆ سەر ڕۆژ ئاوای نیشتیمان بایدەمیرە و پرۆسەی ناونات داگیرکاری و ئیدانەی کردو لەوەبی بۆ کورد کردو لە شەقامدا دەنگی دژی ئەو لەشکر کێشیە بەرز کردەوە. ئەمە سەرباری ئەوەی بە ئاشکرا جاڕیدا کە کێشەی کورد لە باکوور بەبێ ئۆجەلان چارەسەر ناکرێ. پێویستە هەرچی زووترە ئەنقەرە و قەندیل بەیەکەوە دابنیشن و گفتوگۆ بکەن. تا ئێستا بایدەمیر وەک چۆن کوردستانی لە دڵدا هەڵگرتووە ئاواش کورد لە دڵی خۆیدا پاراستوویەتی.